گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگیم دەرشین وتەبێژی جوڵانەوەی نەوەی نوێ کاگیم دات سڵاو لێبێ سڵاو بۆ جەناب بەخێرات سەرچاو سپاس بۆ جەناب زۆر بەخێر بێ سپاس چۆن بڕیارتاندا هاوپەیمانەتی لەگەڵ یەکێتیدا بکەن سەرەتا سوپاس بۆ جەنابەت بۆ کورسات و ئەمە یەکەم جارمە بەرنامە لەگەڵ جەنابتان ناکەم سپاس ئەم ڕێکەوتنە یەکەم هەنگاوە بۆ کۆتایی هێنان بە یەک نەفەسی حکومڕایانی تاکڕەوی کە بە درێژایی نزیکەی 34 بۆ 35 ساڵە لە هەرێمی کوردستان باڵادەستە و ئەم وڵاتە لە نەوتیەوە تا جەوتیەوە لەژێر دەسەڵاتی ئەودایە و ئەگەر تەمەشا بکەین لە ماوەی ئەم 34-35 ساڵەیە تەنها 2 ساڵ سەرۆکی حکوومەت لە دەرەوەی پارتی بووە بە درێژایی 28 ساڵی ڕابردوو سەرۆکی حکوومەت لە لای پارتی بوو و زائیدەن ئێستا ئەگەر ئێمە تەمەشا بکەین بۆ نمونە ئەو 8 پۆستە زۆر گرنگەی کە لە هەرێمی کوردستانەیە بۆ نمونە سەرۆکی حکوومەت لەم دەقەیەکی ئێستا من لەگەڵ جەناب تا قساکەم سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم فەرماندەی هێزە چەکدارەکان بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوە سەرۆکایەتی پەرلەمان ئەنجومەنی ئاسایش قەزا مەجلیسی قەزا و داواکاری گشتی لەژێر دەسەڵات و هەیمەنەی پارتیایە ئەم ڕێکەوتنە یاخود بڵێم ئەم بلۆکە سیاسیە هەنگاوی یەکەمە بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی و کۆتایی هێنان بەو هەموو زوڵم و زۆرەی کە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان لەسەر موچەخۆران لەسەر کاسبکاران لەسەر ناوبازار هەیە و چیتر بە هیوای ئەوەی کە چاوەڕێ نەبین ئابەغداد موچەکەی نارد نەوەڵانەی ناردووە ببێ بە سەردێڕی هەواڵەکان موچە و ئێمە وەکوونەوەی نوێوە کاکشاسواریش تەوان لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی ئاماژەی پێدا داوا هیچی شخصیمان نەکردووە لە پۆست و لە ئیمتیازات ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە دروستکردنی بەڵانسە و جێڕانەوەی هاوسەنجیە بۆ حکومڕانی هەرێمی کوردستان بە حکومڕانی هەرێمی کوردستان ئێمە بە درێژایی 6 ساڵی ڕابردوو هاوارەکەین ئەڵێن حکومڕانی بەم شێوەیە نابێت ئەم حکوومەتە زوڵمی لە خەڵک کردووە و ئەم حکوومەتە داهاتی زۆر بە ناشەفافانە لە لای خۆی گلداوەتەوە ژیفانی یەک کەسا بووە بەبێ ئەوەی کە هیچ یاسایە کە ئەگەرمە نایبین یاسای بووجە بەبێ و یاسایە کە بێت کە ڕێی لێ بگرێ یان فێری بکات چۆن پارە دابەش بکە لە ڕاستیە ئەم بلۆکە سیاسیە زەڕێتێکی تاریخیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆی کۆتایی بەو زوڵم و زۆرەی کە لەسەر هەرێمی کوردستانەوە لەسەر خەڵکەکەی هەیە بێنێت ئەمە درێژەدانە بەو بەڵێنانی کە پێشتر بە خەڵکتان دەدا کە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا دەگۆڕن بێگومان بە دوو سەبەبی ینی دوو هۆکاری زۆر سادە یەکەم ئێمە داوای شتی شخصیمان نەکردو ئێمە گەرشی شخصیمان بیویستایە بۆ خۆمان خۆ لە پەرلەمانی عێراقی منەوە کورسیمانە بۆمان توانی وەزارەت وەرگرتن کەسیش ناومان نێنێت وانە نەمانویستووە بۆ ئەم جارە ئێمە داوای شخصی ناکەین شتی حزبی و شخصی و پۆست بۆ خۆمان ئەوەی کە ئێمە داوایەکەین کۆتایی هێنانە بە یەک کۆتایی هێنانە بە حکومڕانیە کە لە یەک کەسا کۆبوو بێتەوە کەسیش نەوێرێ ڕەخنەی لێ بگرێ و بڵێ کاکە ئەم حکومڕانیە خراپە و دووهەم دروستکردنی موەسساتە بە مانای کەلیمە ئێمە هیچ موەسساتێکمان نەماوە ئەی تۆسە جەنابەت سەیرکە بە درێژایی وا بۆ 8 ساڵە چین یەک حکومەتێ لە کاتێکە ئینتخابات کراوە وانە یەک ئینتخاباتێک کراوە لە 2010 بۆ 6 ساڵە چێت هەرم حکومەتێ ئێمە ئەمانەوێت بەڵێ ئەمانەوێت ئەو بەڵێنانی کە داومانەوە خەڵک جێبەجێ بکەین بۆ باشترین هەنگاو و عملیترین استراتیژیترین مێژوویترین و سیاسیترین هەنگاو بۆ بەرژەوەندی خەڵک دروستکردنی ئەم جەبهەیە ئەم بلۆکە سیاسیەیە بۆ ئەوەی پۆستی حکومی و موەسساتەکان لەسەر ئەساسێکی عادیلانە دابەش بکرێت ناکرێت تۆ 135 دەنگەکانت تێناوە سەرۆکی حکوومەت لەلابێ سەرۆکی هەرێمت لەلابێ سەرۆکی پەرلەمان لەلابێ فەرماندەیە چەکدارەکان لەلابێ عیلاقات لەلابێ ئەنجومەنی ئاسایش لەلابێ ئەنجومەنی داواکاری گشتی لەلابێت یعنی لەگەڵ ئەو ڕخنانەدان کێکێتی نیشتمانی کوردستان دەیگردەوی نەعەدالەتی هەیە ئەم زۆنە ئیهمال کراوە دەسەڵاتی لا نەماوە پۆستەکان هەموو لای یەک هێز بۆتەوە ئێمە لە نزیکبوونەوەیکی زۆر باشین لەگەڵ یەکێتی نیشتمانیە و لێ نزیکبوونەوەکە لەسەر ئەساسی خەڵک ئێمە ئەمانەوێت ئەو زوڵمەی کە لەسەر خەڵکەیە نەمێنێت و جۆرێک لە هاوسەنجی لە بەڵانس بگەڕێتەوە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان و قەیچیە کات یعنی تۆ 28 ساڵ سەرۆکی حکوومەت لەلا بۆ باوەڕێن پارتی دموکراتی کوردستان با ئەم 4 ساڵە لای
هێزێک بێ لە دەرەوەی تۆ یا لە لای کەسێک بێ لە دەرەوەی تۆ ینی ئەگەر قەرار بێت بەرامبەرەکەمان کە پارتیە تموحی سیاسی و حزبی خۆی نییە ئەگەر هەشی بێ قەی ناکە باش نییە بەڵام ئەگەر دڵی بە خەڵکە بسووتێت بابین ئەم هە پۆستانە بە عادیلانە دابەشەکەین لە پێناوی خەڵک یاسایەکی بودجە هەبێت یاسای بودجە چییە کاک کڕانکۆ لە هەموو وڵاتانی دنیاە یاسای بودجە بڕبڕەی پشتی حکومڕانیە بۆ لەبەرەوەی حکومڕانیەکە فێری ئیدارەدانی ئابووریە کات چۆن دابشکا بەسەر ناوچەکانە بە شێوەیەکی عادیلانە اینجا داهاتی نەوت داهاتی ناوخۆ داهاتی سنووری ئەرەکا کە تۆ ڕۆژنامە نووسیت وانە تۆ ئاگداری داهاتی وڵی کەسمان ئاگداری مخ بەش بە حاڵی خۆم کە ئەوە چەندین ساڵە لەگەڵ هێزێکی معارەزەیان وتەبێژی هێزێکی معارەزەم کە زۆرچمە ناوردەکاریەوە بۆ معلومات دەستمان ناکەوێت ئاگداری هیچ داهاتێک نی ناگداری عقودی نفتین چۆن کراوە ناگداری داهاتی ناوخۆین چۆن دێت بۆچوی ئەڕوات چەندێکە لەکوێ کۆکراوەتەوە وانە ناگداری داهاتی خاڵی سنوورین لەلایەکی کەشەوە ئەمە بۆ ڕوون بۆتەوە کەمانە لای یەشێتیش نیە اینجا ئەم مرکزیەتی کە هەیە کاک ئەم مرکزیەتە نیمچە دیکتاتۆریەتی کە هەیە ئێستا لە سلێمانی تۆ پێویستیت بە ملیۆنێک دینار بێت ئەبێت 10 کتاب بکەیت تا چێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆی سەر بکرێت بەڵام بۆ شوێنانی تر تاوان ئەو شوێنانش خۆزگە لە خزمەتی خەڵکا بووە ینی بۆ شوێنانی تر 100 میلیۆن دلار سەرفکرێت بەبێەوەی کەس بزانێت چۆن سەرف کراوە چێ سەرفی کردووە لە چیا سەرف کراوە ئەم ئیتفاقیە ئەم ڕێکەوتنە بەر لەوەی خزمەتی سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان کە باوەڕکە خزمەتی خەڵکی هەولێرەکە لە خەڵکی هەولێر توازانی ژیانیان زۆر خۆشە چەند بینا و چەند عیمارەیەکمان پیشانەدەن کە بە حساب بەمە خزمەتی خەڵکی هەولێر کراوانیە هەولێر نییە بڕۆ خەڵکی کوران و مامزاوە و تێراوە بدوێنە ینی ئەرە و پارەیە بۆ شوێنێک لەنا هەولێر سەرفەکرێت بە ملیۆنەها دۆلار بەڵام چەندین شوێن و گەڕەشی تر هەیە لە هەولێر ئاو نییە بخۆنەوە لە بادینا خەڵک ئاو نییە بخواتەوە ینی پێ دوای حکومڕانیە جۆرێک لە چینایەتی دروست کردووە لە ڕاستی ئەم حکومڕانیە تاکڕەویە و ئەبێ ئێمە دانی پیا بنین تاکڕەویە و ئێمە نامانەوێت پارتی ئاوت بکەین ئێمە بکەمی و بەڕێکەوتنەکەتانەتانێ پارتی لە دەروی حکومڕانی بێ ئێمە دوو داوامانێک کاک ڕانکۆ یەکەمیان داوای ئێمەوەی کە زۆر ڕوون بێت و ئێمە نامانێت پارتی ئاوت بکەین پارتی با بەشدار بێ لە حکوومەتەکە بەڵام لەسەر ئەساسێکی عادیلانە وەکو خۆیانڵەن ئیستحقاقی انتخابی تا پێش کۆنگرەکەی کاک شاسوار و کاک پاڤڵ پارتی داوای ئیستحقاقی انتخاباتی کردو ئێستا ئێمە داواکەین زۆر باشە کاکە گیان عەفە الله عەما سەلەف ئێمەش ئەمانەوێت بە پێی ئیستحقاقاتی انتخابات بێ ئێمە 38 کورسین ئێوە 39 کورسین کورسیەکتان زیاترە ڕەنگە مدیر عامێک بکەوێیان نەکەوێت چونکە بێوەش لە گفتوگۆکانە بچینە گفتوگۆکانەوە کە ئەوسیانە زیاتر ناکە پێ ئەگەر زیاترەکە ئیشەڵڵا ئێمە ئەمەلی ئەومانەیە کە زیاترەکە خاڵی دووەمیان کە ئەمەیە پەیوەندی و پرسیاری جەنابتوێ ئێمە داوا لە هەموو ئەوانەکەین کەوا لە دەرەوەی پارتین بێنە ناو ئەم ڕێکەوتنەوە و بۆ ئێمە و بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی نێتە ئەم ڕێکەوتنەوە ڕازیە بە حکومڕانی پارتی هیچ مانایەکەی نییە و هەر کەسێک کە ئەوێ شتێکی وا بکات حتمما مبەڕێکی هەیە بەڵام نەتیجەکە ئەوەیە کە تۆ ڕازیت بەم حکومڕانیە ڕازیت بەم تاکڕەویە ڕازیت بەوەی کە سەرۆکی حکوومەت لەلایەنێک بێت کە 28 ساڵە لەو لایەنەیە و لەم لەولاش قساکەن ڕەخنە شەگرن لەمە بەڵام ئێستا وە شتێکی جددی هاتۆتە پێشێ فەرموو بانای خوا بێنین بانای ئێمەوەکو خۆمان داوە هیچ پۆستێکمان نەکردووە فەرموو بانای خوا بێنین و باری لاری ئەم حکومڕانیە چەوتە ڕاستکەینەوە با کۆتایی بەم تاکڕەویە بێنین با پۆستەکان لەسەر ئەساسێکی عادیلانە بە پێی خاڵ چێ کورسی هەست زیاتر بوو با زیاتر بەرێ خۆمە لە ئیسلامی شاهەیەوە نییە چێ کورسیشی کەمتر بوو کەمترە بێ ئێمە وەکووتم 38 کورسیمانەیە ئەم بلۆکە سیاسیە باشە و پارتی 39 کورسی هەیە مدیر عامێکی ئەگەر بکەوێت دیانەکەوێت چکە بێ و دوجار بین مناقەشەی خاڵەکان بکەین ئەبێ بزانین کاندیدانە بێ بۆ سەرۆکوەزیران بێگومانە ئێمەمان بۆ کردو بەڕاستی کاندیدمانە بێ بۆ سەرۆکوەزیران و بۆ هەموو پۆستەکانی تریش کاندیدمانە بۆ سەرۆکایەتی هەرێمیش بۆ پۆستەکانی تر ئێمە پاکێزمانێ لە ئێستا سەرقاڵی نووسینەوەی پاکێجێکی باوبەشی ئەو پاکێجە پرۆژەیەکە بۆ ڕزگاری ئەم وڵاتە پرۆژەیەکی ڕزگاری نیشتیمانیە ئێمە ئەگەر خەمی وڵاتەکەمانە خەمی خەڵکمانە و ئەو بانگەشانەی کەوا لە ماوەی ڕابردووە
بۆ منە پارتی کردوێتی بۆ یەکڕێزی کورد و پێکەوەبوونی کورد و دۆخەکە خراپە و ئێمە شاوڕێین واتە بۆ ژایەتیش لایەنێک نییە نانە بە هیچ شێوەیە ئەسەن ئێمە داوامان کردووە کە ئەو هێزانەی ترکە کورسیان بردووە با بێن باری لا ڕێم حکوڕانی ڕاستکەنەوە با بە هاوسەنجی ئەم پۆستانەدا بەش بکرێت با یاسایەکی بودجەمان هەبێت با داهات شەفاف بێت داهاتی نەوە شەفاف بێت با بازار ببوژێتەوە خەڵکی کاسبکار بتوانێت ڕۆژانە لوقمەیەکی حەڵال پێیا بکە بۆ ماڵ و مناڵەکەی با مامۆستا موچەی بۆ بێت تۆ زانی کاکڕان کوێستێمە چاوەڕێین تەنانەت بۆ بەغا پارەکەی بەغا چاوەڕێن بەغا موچە بنێرێت ئەزانی لە کاتێکە کە مەفروزە ئێمە بودجەی تەشغیلی وەبەرهێنانمان هەبێت ئەبێ باشە خەڵک هەر موچەی ئەوێت ئەیجادەوبانی ناوێت چەند ساڵە قوتابخانێک دروست نەکراوە چەند ساڵ نەخۆشخانێک دروست نەکراوە مەگەر خێرخوازێک وەنیە باشە ئەمە هەمووی پەیوەندی ڕاستەوخۆی بەچیەوە هەیە بە یاسای بودجەوە هەیە کە تۆ یاسایەکی بودجەتە بوو کەس بە میزاج ئەگەر هیمدادیش بێ و سەرۆکی حکوومەتە ئەگەر کاگڕان کۆش بێت کە چەند کوڕێکی باشیشن جەنابەت کوڕێکی باشی سپاس دەکەم ئەگەر جەنابیشت بی ناتوانانی بە میزاج پارە سەرف بکەی یاسایەکەیە مولزەم دەکات ئەبێ بەپێی ئەو یاسایە کە پەرلەمان بە میزاج پارە سەرف بکات ئەو کاتە تۆ پەرلەمانێکی بە قوتیش دەبێت پەرلەمانێک کاتوانێت لە پیچینەوە بکات لە وەزیرەکان لە سەرۆکی حکوومەت بیانێنێ مولەحەقەیان بکات ئیتر سەرۆکی حکوومەتەکە و سەر وەزیرەکان هەرچیەک بن یانێنێ و مولەحەقەیانەکات وڵات بەم شێوەیە دروستەکرێەوە بەم شێوەیەش پێشەکەوێت بە قسە و بە شیعارات و بە بانگەشە و بەم شتانە پێش ناکەوێت بەڕاستی کاگمدات ئەم ڕێکەوتنەم جۆرە لە هاوپەیمانی و لێک تێگەیشتە دەگوازنەوە بۆ بەغداش یان تەنها لە چوارچێوەی هەرێمی کوردستاندا دەبێت ئەوەیان با لێگەڕێن بۆ کاک شاسوار و کاک پاڤڵ ئێمە لە ئێستا بەلامانەوە گرنگە ئەم ڕێکەوتنەی کە لە هەرێمی کوردستانە بەش بچێتە بابی عملیەوە لە ئێستا سەرقاڵی نووسینەوەی پرۆژەیەکی زۆر گرنگی کە حەقی ئەوانی شتیان ناخورێت یعنی ئەوان داوای استحقاقاتی انتخابیەکەن بە پێی جەنابتان ئەزانن و بینەرانی بەڕێزیش ئەزانن کە پارتی بە درێژایی ساڵی ڕابردوو ئەڵێت من بە پێی استحقاقاتی انتخابات مامەڵاکەم ئێستا ئێمە داوای ئەوەکەین داواکەین زۆر باشە فکرێکی زۆر باشە چێ چەند کورسی هێناوە بەو شێوەیە پۆستەکان وەربگرێ زائیدەن ئەوەی کە باسم کرد یاسای بودجە کە زۆر گرنگە ئەخر کارەساتە تۆ لە دوای 92ەوە 21 ساڵ یاسای بودجەت نەبوو بێت ئەزانێ 21 ساڵ یاسای بودجەمان نییە تەنها 12 ساڵ یاسای بودجەمانە بۆ کاکە ڕانکو ئەوە جگە لە داهاتیش کە ناشەفاف بوو بەداخۆ باشە هەندێک باس لەو هێز و لایەنە سیاسیانە بکەین کە بەنی ڕەتیان کردوەوە بێنە نێو ئەم ڕێکەوتنەوە ئاماژەیەکشت بۆ کرد دەڵێ دیارە رازین بەم حکومڕانیە پێدوانیە بیانووی دیکەیان بەدەستەوە کە یانەکانیان چێ وەڵای جەنابەت خۆتۆم ڕۆژنامەنووسی لە تۆ حەزەکەم ئەوەی کە خۆیان لێرە نین ئەوەی خۆیان دێڵێن ینی دەڵێن ئێمە واقعێک هەیە ینی ناکرێ بۆ نمونە ینی وای لێک دەدەنەوە ئەم هاوپەیمانێتی ئەم جۆرە لە ڕێککەوتنە بۆ جۆرێک لە دژایەتی پارتی لێکی دەدەنەوە ینی پێدوانی بەشداری نەکردیان بۆ معلوماتی جەنابەت ینی لایەنێکیان بیکەن ئەمە قسەی پارتی دەڵێنەوە قسەی پارتیە ئەوەی کە جەنابەت دوتت دوێنێ کاک شاسوار لە ڤیددیۆیەکە وەڵامی و قسەی دایەوە پارتی بەر لەوەی کە ئەم ڕێکەوتنە لەگەڵ یەکێتیە بم ئاقارە بگات بەم ئەنجامە بگات پارتی هات بۆ لای ئێمە هات بۆ لای نەوەی بەڵێ چی پێوت هات بۆ لای ئێمە 6 وەزارەتی پێداین و 50 پۆستی دەروی وەزارەتیشی پێداین بۆ معلوماتی جەنابەت بۆ ئەگەر ئەمە لەگەڵ پارتیا بمان کردایە موامەرە نەبوو بۆ ئەم ڕێکەوتنە موامەرە دژی پارتی اینجا دوای ئەوە ڕەتان کردو بەڵێ تا لەسەر چی ڕەتان ئێستا پێڵام ئوستازیان ئێمە لە ساڵی 1992 بەدواوە 1993 حکوومەتێک تشکیل کرا حکوومەتی 50 بە 50 بوو باشە چی لێکەوتەوە شەڕی ناوخۆ دوای ئەوە بەڵێ بەداخۆ دوای ئەوە حکوومەتێکی بنکە فراوان پێکێنرا هەموو لایەنەکانی تیابوو بەداخەوە دیسان کە ئەمە هەر لەسەر ئەساسی دابشکردنی پۆست بوونەک بۆ خزمەتی خەڵک دوایە حکوومەتێک پێکێنرا سێ هێز بوون دوانیان ویسیان یەکیشیان لە ناو بەرن لە تەلەڤیزۆنیش بینیمە ینی پارتی ویسی هەمان تەجروبە دووبارە بکاتەوە لەگەڵ ئەمی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ گۆڕانە بەڵێ ئەو سێ هێزە دوای ئەوە پارتی ویسی هەمان تەجروبە لەگەڵ ئەمە دووبارە بکاتەوە هاتن وتیان 6 وەزارەتانە دەینێ 50 پۆستانە دەینێ بەڵام لە کاتێککە ئێمە کە پۆستمان نەوێت ئەم مناقەشانە باتڵن ئێمە
ڕوئایەکمان هەیە بۆ ڕزگارکردنی خەڵک لەم وەزعە بۆیە نەچوین. ئێستش کە داوای هیچ شتێکی شخصی ناکەین هەر لە پێناوی ئەوەیە کە ئەم بلۆکە سیاسیە ئەم ڕێکەوتنە بگاتە ئەنجامی خۆی و تەوازن و بەڵانس دروست بێت لە هەرێمی کوردستان بۆ حکومڕانی. سەرۆکی وەزیران لە هەر لایەنێک بێ بە سەرۆکی حکومەت لە لایەنەکەی تر بێ. ناکرێ یعنی تۆ هەموو پۆستەکان لە لای تۆ بێت بە سەتاسی دەنگەکانەوە. باشە کاگیمرات ڕەنگە ئێستا بینێرێکی بەڕێز بڵێ ئەوە پارچەیەکی نیشتیمانەوە تا شەڕە لەوێ دەستدرێژیە ئەکرێتە سەری کورد لە خەتەرە ئەمان باز لە پشک و پۆست و ناوخۆی باشووری کوردستانەکەن. ئێوە پێتان وایە ئەم هەوڵانی کە دەیدەن بۆ تۆکمەکردنی باشووری کوردستانە بۆ تۆکمەکردنی قەوارەکەیە یان ئێوە قەوارەکە لاوازەکەن؟ ئەو قسەیە بۆ ئێمە ڕاز نییە. ئەو قسەیە و پرسیارە بێ لە پاری دیموکراتی کوردستان بکرێت. ئەمەی کە لە سووریا ڕۆدات لە ڕۆژاوا ڕۆدات باشترین مەسجە بۆ ئێمە بۆ پاری دیموکراتی کوردستانیش. ئەگەر ئەوان بە دوایشتی شخصی و حزبی خۆیان ناکەون فەرموو بە پێی استحقاقاتی انتخابی بابێن ڕێکەوین چل بە چلین با ڕێکەوین. ئەگەر ئێمە وڵاتەکەمانمان خۆشەوێت ئەگەر ئێمە میلەتەکەمانمان خۆشەوێت بەڕاستی جددین لەسەرەوەی کە خەڵک تووشی کێشە و ماڵوێرانی نەبێت فەرموو با ڕێک نەشماوە تو ئێوە ئاوتەکەی یان تامیشتانەکەی با ڕێکەوین چل بە چل باری لاری ئەم حکومڕانی ڕاستکەینەوە پێکەوە. فعلا مەسجێکی زۆر باشە. یعنی ئەگەر چی کارە ساتێکە و هەمومان دوسێ ڕۆژە دەستمان لەسەر دڵمانە بۆ ئەو خوشکبرا بە ڕێز و ئازیزانەمان لە ڕۆژاوا کە زوڵمیان لە یەکرێ قەتوعامەکرێ. بەڵام مەسجێکە بۆ ئێمە کە بە خۆمان نابچینەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە واز دەشتی شخصی و بچووکی حزبی خۆی بێنێت بێت لەگەڵ ئەم بلۆکە سیاسیە ڕێکەوتن بکات و بەڕاستی پێتان وایە بەمە قەوارەکە تۆکمەترە بێ؟ طبعاً بەمە لەبەرەوەی تۆ ئەو کاتە جۆرێک لە عەدالەت فەراهەم بووە کە لە ناوچەکانی هەرێمی کوردستانە ناوچەیەک زوڵمی لێ ناکرێت لەسەر حسابی ناوچەیەکیکە. ئەمە چێ ناوچەیەک زۆر خزمەت کراوە. خۆزگە و ناوچەی ژۆکوتم هی خەڵکی هەژار و قوربەسەری خۆمان بووە. تۆ تەمەشاکە و زۆنانی کە دروستیان کردو خۆیان بۆن زۆنی ئاڵتونی و چی خەڵکی هەژارن نەوەڵە. لەبەرەوە ئێمە بەڕاستی ڕێکەوتنەکەمان زۆر وازەحە بۆ تاگیرکردن. ئێستا پەرلەمانی کوردستان بۆ کۆ نابێتەوە پێشتر ڕەنگە هەندێک ینی لە لێکتێ نەگەیشتن هەبێ ینی نەگەیشتن بە ڕێکەوتنە بێ بەڵام ئێستا وەکو خۆ دوتت ینی نیوە بە نیوەیە ئێستا بۆ کۆ نابنەوە. ئێستا کاتێکی زەڕوو نییە پەرلەمانی کوردستانە بوو ڕای هەبوایە دانیشتنیە بۆیە بۆچوونیە بۆیە لەبارەی ڕۆژاوی کوردستان ئێمە سبەینێ کۆبوونەوەی پەرلەمان بکرێ ئامادەین بۆ بەلاشمانەوە زۆر گرنگە دانیشتنی پەرلەمان بکرێت. لەبەرەوەی پەرلەمان مەزدەری قەراری هەرێمی کوردستانە مرکزی تەشریعی هەرێمی کوردستانە. ئەوە بۆ ساڵێک و سێ مانگە چێت وانە ساڵێک و سێ مانگە چێت هەڵبژاردن کراوە پەرلەمان تعتیل کراوە لە کار خراوە بەڕاستی لە ڕووی سیاسی و پەرلەمان لە کار خراوە و لە ڕووی قانونیشەوە خەریکەوای لێ دێت کە لە کارەکەوێت. بۆ ئێمە بە هەموو شێوەیەک لەگەڵ دانیشتنی پەرلەمانین و مناقەشەکردنی ئەوەی کە ئەم بلۆکە سیاسیە لەگەڵ پاری دیموکراتە بۆی کە دانیشین و پۆستەکان لەسەر ئەساسی استحقاقی انتخابات دابەش بکرێن. باشە کاگیمداد ئەنگاوەکانتان بەشیوە گەشتووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا سەرقاڵی پرۆژەین و ئیشەڵا لە ڕۆژانی داهاتووە لە ماوەی داهاتووە ئیشەڵا ینی ئیشەڵا ڕایەگەین ینی بەردەوام لە نووسینەوەی پرۆژە و بێگومان لەبەرەوەی ئێمە شتەکەمان وەکوتم کاکە ڕاکۆ ینی شتێکی میزاجی نییە بەڕاستی ئەمەی کە ئێمە بڕوامان پێێتی وەکوونەوەی نوێ شتێکی میزاجی نییە ینی شتێکی جددیە ئەمە شتێکی جددیە ئێمە خەریکی نەزانانی لە دوای نەوەتو تا ئێستا شتیوان نەکراوە زانی کاکە ڕاکۆ شتیوان نەکراوە بلۆچێکی سیاسی دروست بێت نەکراوە ئەمە بلۆچێکی سیاسیە و تاریخیە مێژوویە مستەفا داوای شتێکی وای کرد وەختی خۆی بەڵام بەداخەوە کاتە نەگونجاو سەری نەگرت بەداخەوە فعلەن بەڵام ئەمەی ئێمە ئیشاءڵڵا من ئومێدی و ئەوم هەیە کە هەمومان ئومێدی ئەومان هەیە کە سەر بگرێ و ئیشاءڵڵا بەرەواچێکە هەنگاو عەمەلیەکان ئیشاءڵڵا دەست پێکەن و ئەو کاتە ئەوەیە مێنێتەوە قسەی پاری دیموکراتی کوردستانە کە ئایا ڕازیە بە استحقاقاتی انتخابی پۆستەکان دابەش بکرێت وەگەوەی کە خۆی بانگەشەیە کرد یان پاشگەز دەبێتەوە لە قسەکانی ئەو کاتە کە پاشگەز بۆ خوانە خواستە کاتە خەڵکی هەرێمی کوردستانە بێ وەکو مەحویەڵێ دامەنی ئەو بگرن. باشە کاگیمداد لێرە و لەوێ هەندێک کەسایەتی بازرگان ڕەنگە
بەرژەوەندی بازرگانیشان نەبێت لەگەڵ هەندێک هێزولانی سیاسیە کەسانی بیانین قسە دەکەن لەسەر ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنە و پێیان وایە یعنی ئەم ڕێکەوتنە لە زینداندا کراوەشتی وە مزاڵمەی خەلیلزاد هەندێک ڕەنگە خەڵکێک لەم جۆرە قسانە بکەن چیتان هەیە بۆ ئاگام لێنی ئێمە ئەگەر ئەو ڕێکەوتنە لە ناو زیندان بکرا یەکەم ڕۆژ کاکشا سواری کرد کە لە سزنا بوو نەک حکومەکەی خۆی ببینە و دوای ئەو ڕێکەوتن بکە ئێمە نە پیاوی ئەو ڕێگایانەی و شتێکیش ناکەین قەناعەتمان پێی نەبێت کاکشا سوار ئەو ڕێکەوتنەی نەکردووە لە ڕاستیە کاکشا سوار سەرڕمی ڕێکەوتنەکەی کە کردوێتی ئێمە هەمومان هاوڕێی کاکشا سوارین کام ڕێکەوتنی کردو هەمومان لەبەر ئەگەر بیکردایە یەکەم ڕۆژەی کرد بۆ سزنی بینە هەفتەی یەکەمەی کرد و ئەو داوای کاکشا سوار ئێستا کردوێتی و کاک پاڤڵ هاتووە بەرە و پیری داواکەیەوە چاڵنجەکەیەوە ساڵێک بەر لێستا کاکشا سوار هەمان داوای کردووە هەمان داوە هەتا کاک پاڤڵ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی وتی ئێمە خەتا ئێمە بوو ئەبوو زووتر بین ئێستا وە هاتوین یانی لەبەرەوە ڕێکەوتنە لە زیندان ناکراوە چونکە ساڵێک پێش ئێستا کاکشا سوار هەمان قسەی کردووە باشە دوا پرسیارم یان ئێمە حکوومەتێکی جیاوازترە بینین لەوەی لە ڕابردوودا بینیمانە یەکەم ئینشاءڵڵا دووهەمیشیان ئێمە زۆر جددین لەسەر ئەوەی کە بەڵێ بێ حکوومەتێکی جیاواز دروست بێت ئەبێ حکوومەتێک بێت تاکڕەو نەبێت ئەبێ هاوسەنجی هەبێت لە حکومڕانیە ئەبێت داهات بە شێوەیەکی عادیلانە دابەش بکرێت بچێتەوە یاسای بوجە و بە شێوەیەکی عادیلانە دابەش بکرێت خەڵکی کوردی خۆمان زوڵمی لێ نەکرێ موچەخۆر موچەی خۆی وەربگرێت بودجەی تەشغیلی و بەرهێنانمان هەبێت کاسبکار و خەڵکی ناوبازار قوتی ڕۆژانەیان هەبێت پرۆژە بگەڕێتەوە قوتابخانە دروست بکرێت نەخۆشخانە دروست بکرێت جادی باشمان هەبێت نەک ڕۆژانە بەداخەوە کە دەیان ڕۆڵی ئازیزی ئەم وڵاتە بەهۆی حادیسەی سیا ڕووداوی هاتچۆ گیانیان ئەسپێرن قوتابخانەمان نییە قوتابخانەکانمان هەر پۆلی 50-60 کەسی تایە بەڵێ ئێمە زۆر جددین و ئینشاءڵڵا سەری شەگرێت و ئێمە چاوەڕین سپاس دەکەم کاگیمداد بەڕێز کاگیمداد شاین و تەبێژی جوڵانەوەی نوێی نیە سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردن بۆ جەنابتان و بینەرانتان زۆر سپاس بەخێراتی خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەش کرا واتان لەگەڵ